ئێرە بازاڕی داون تاونە لە سنتەری شاری هەولێر ئەم پرۆژەیە ماوەی چەند ساڵێکە لەلایەن کۆمپانیایەک بە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە. بەشێک لە دوکانداران و کاسبکارانی ئەو بازاڕە ماوەیەکی درێژە داوا لە ئێمە دەکەن بە دوای کێشەکانی ئەواندا بچین. دەڵێن کرێمان زۆرە، بازارمان نییە، خزمەتگوزاری لەم بازارەدا نییە. ئێمە لە دەرگای محکەمە دەدەین، لە دەرگای پارێزگای هەولێر دەدەین، بەڵام تاوەکو ئێستا کێشەکەمان بە هەڵسێردراوی ماوەتەوە. دەمانەوێت بزانین کێشەکانی ئەوان چین، بەرپرسان لەو کۆمپانیایانە سەبارەت بە بەڕێوەچوونی ئەو پرۆژەیە و کێشەکانی ئەوان چی دەڵێن و دادگا لە چێوەی چارەسەری ئەو کێشانەدایە. ئێوە دەڵێن لە بازاڕی داون تاون کێشەیەک جار زۆرە، یعنی منتان هێناوەتە ئێرە کامیرەتان هێناوە چی لێرە ڕوودەدات؟ یعنی بۆ کارەباتان هەیەەوە بازار ئەشیاتان داناوە هەر کەسە دێ دەڵێ من مدیرم ئەوە دێ دەڵێ پارێک خەدەمانە دێ کارەباکە لێ دەبڕێ پارێک کرێنە دێ کارەباکە لێ دەبڕێ هەر کەسە لە بەرامبەری خۆی مدیرە حەقی خۆی نییە کرێوە نەگرێ قەناکە بازارەکە با بکاتە بازار کەس ئاگالێن نییە دەچێ محکەمەی محکەمە دەرعادی منە کێشی ئێوە لەوەیە کە بازار نییە؟ تێمە لەوەی لە بازار نییە ئەوە داخلێ منە هندوونێ ئەوەتە ئەوە داخلێ من ئەوە دەفرۆکتێت لە دوونیەوە ئەوە تەستان دەمە پێکە $300 مەتری $10 وەرە بزان چەند جوانم کردیان خەریکە نا دەرێ لە خۆت جوان دەکەی خۆلۆ من جوان ناکە دەرێ دینگەم دایتە ینی بۆ دەرنایە بۆ دەرنانێ چەند دەبیت بەو شێوەیە ئەمان لە بناغەوە لێرە بمە لە بناغەوە گوتی 105 کەسن خەڵامی پێداوە پێداوە باشە چی پاڵپشتی لای کاکەوەم بیدا دێرە ئەم شتێک بەپارەیە ئەم شتێک بەپارێ دنیا هەروایە ئێستا تۆ بە کابرا یعنی ئێستا خۆ لە خەڵکی بێگانە بڵێ کاکە خۆ کەس لە معقولە کابرێکە دێتە ژۆر دەبی عیب لێ توالێتەکەش بەمە پارەیە توالێت شاکتە پارە کێشەی ئێوە چ توالێتان نییە؟ توالێتیشمانێ توالێت شاکتە پارە هەموو شتێک دێرە پارەیە هەر قسەی بکەی دەرە پارە کرێت پێ نادرێتن دەرە کارەبای دەبڕم خەدەمات دەرە کارەبای دەبڕم عنی عمو ئێوە نادەن بۆ نادەن شەریکە دەڵێ من قسەم لەگەڵ کردووە باس لەوە دەکەن دەڵێ کاکە دوکاندار هەیە 100 کرێ قەردار کامەران ئەمە 100 کرێ قەردار ئەو $500 دێم عممانجێ معقول نیە لەوەتی ئەوە سێ مانگە ئەو بازارە بازاری نییە ئەم ڕۆژێ پازاری ئەتو کە جەنابەت ئیشت نەبی ئێستا لە وەزیفەی خۆدەت و کەلوت نەسوورێ دەکەی ئەمە کە ئیش نەبی ئێستا وەیدان ئەو شەریکەیە یعنی عائلەی 6 نەفەری 2 ساعت ئیشکە قەردی ئەو شەریکەی پێ نادرێت لە یەک دوکانی 15 مەتر دوکان چۆلە نەکەسی تێدا فەرمەوە مەمەڕی دوکانە فەرعی ڕئیسیە دوکان چۆلە هیچی تێدان یەکرێت تۆماتیکی لەسەر حیسابات وەڵا هایکەلیشە سەتاچلیش تەواوی نەکرد ئەی چ بکەینە دزی بکەین چ بکەینە دێت و بە خۆت برێ چ بکەین بچی سزنەکان بکەینەوە قەدر لە عالەمی بکەین ئەمن ئێستا سەلاجەکەم دانێ ئاویە فرۆشمەوە جەماعەت لێرە شایدن دوکانم هەیە بە بلۆک دیناری ناکە عادی چ بکەینەوە ئەمە دوکاندار بووم لە لەنگەی لێرە بلۆک هەیە بەناو بڕۆ تەمەشاکە بزان ئەگەر بە بلۆکم نەبوو هەمووی 5 دەفتەر 6 دەفتەر ئێستا تەیری پێدا ناچی کاکە پارە و هەمووی تۆماتیچش لەسەر حیسابە ئەوەمان دەوێ کرێکەم بکرێتەوە یارمەتیەوە دەچێ ئۆفیسی کەس قسەت هەر لەگە ناکە یعنی چازار بچی مدیری نبینی سەردانی بکەی نبینی قادرمەی نییە یعنی دەوت بۆ قادرمێ بچی عاسمانێ مەسعەدیان یەک باشە حاکم دەڵێ محکەمە دەڵێ کاکە کێشە لە نێوان کرێتی و خاوەن کێشەکە ئەوەیە ئیش نییە سکالە تۆ جوابت نادەنەوە کاکە جوابت نادەنەوە چۆن کە جوابت ناداتەوە یەک باشت خۆ کاکی قەساب تۆ پێم بڵێ بڵێ تۆ ینی مجموعە دوکانێک دەبینی هەمووی قەسابە داخرەوە ئەخەکە قسەکەم نەگاتە شوێنی خۆی پێویستداکە مە زۆر قسەماڵەوە کەناڵەکان کرد ئەگە برا گەورە جێمان لێ بگرێەوەی ئەو زارە زۆر هومێدمان پێیتی یعنی کو ئومێدم بە ئەولادی خۆمە کە گەورەی دەکەم و دەیگەینمێ ئەوەش ئومێدمان بەو سەرۆکەیە ئەو ئێستا هاتیە زۆرشمان لێ بیستێ جێب دەبرای خۆت ئەو دوکانەی من بە زەرەرەوە $8 ڕاوەستایە 20 وەرەقەم دێوەرە بدەمێ کرێشتی لەوە چی عەدادی کارەبای لەسەر دەڕوا قەپاتە $8 لەو بازاڕی زەرکە لەو دوکانەی بە قسەی نزارێم ناتیمێرە زێچی نێ نەفەسی پێدا بڕوە 50 مدیری هەیە کرێی نادەی کارەبا لێ دەکوژێنەوە وەرە ئەو بازارە لەو سەری لەو سەری کەس درۆی نەکەلۆ من کەس بدەتم بە کەس دیە چێ بەلو ئاوەشی هەیە لە ناو دوکانێ با دەستی برنکە ئەو بازارە ئاگر بگری
تەندروستێ شتێدایە چێ بەلوعە دەرێ بۆڕیت لۆرە لە چێشم دەورەقە لێ وەردەگرم ئەو کەینێ بازارە کەینێ بازارەوە برای من ئەمە پڕین کەس دێ لە سەرمان بەجواب بێ بانگلادیشی دێ شاپم لێ دەدا ئەلێران بابا وایە بانگلاشی سکورتی دێ ئێرم دەگری نازانم نێختیارم یان وەتالێ نەکرایان کەواتە مافتان خورە ماف کەلکی خورانەی نەماێ بابەت بەرچاوڕوونی بدەین بە خەڵک ینی تۆ ئەوە مقدرە لێ بکرێت شوی سکاڵە تۆمار سکالە لە چێ تۆمار دەکەی محکەمەی خۆیتە دەرێ بڕۆ محکەمەیان زوایەزە حاکمەتیاندانە دەرێ بردرێ هەرا نەک برێ کاکە بڕۆ دەرێ بردرێ ڕانۆستی بەم شێوەیە ئەمێن دووس قەسابم دوو سیارە نیسانەکی 2008 مەرجەکی 2015 لە سەیرەدانا خانیەکم لەسەردانا هەموو شادن یەک ماتۆڕم لە بنمایە سەرمەند بوون پێ بەس عسم لێ برادەورە بە خۆی لێم مەگری باشە چیتان دەوێت چیتان ئەمە دەمانەوێت ئەو ئیسلام بکە ئیسلام بکە وەچی بازاری نەگەی زۆر جار پەیوەندیمان پێوە دەکرێت کە کێشەتان هەیە لەسەر کرێ لەسەر کارەبا لەسەر ئاو بەڕاستی کێشەی دوکاندارەکانی بازاری نیشتیمان چییە؟ دەڵاخانە تێکدرا و قەرەبوو کرانەوە لە بازار نیشتمانە بە پێی حەزمی خۆیان نەبوو غەدریان لێکراوە ینی هەر لە سەرەتادا گواستنەوەیان بەقەدر بوو بەغەدر بە بەڵێ بەچ شێوەیەک بەچ شێوەیەک بۆ نمونە کابرا تەمەنی گەیشت بە 50 ساڵی دوکانێکی گەیشت بە 15 دەفتەری دوکانەکەیان لێستاندەوە دوکانێکیان لێرەدا ئێستا هەر ئەسل 50 وەرەقەش ناکە کەس بەلایەوەدا ناچێت ینی لە 15 دەفتەری هاتۆتە 50 وەرەقە بەڵێ هیچیان پێ نەداوە بۆ نمونە ینی ئەمە بەڵگەیە بەڵگەیان بەس قسەیە بەڵگەیە یەک دەقە بزانین بەڵگە تەیە تۆ بەڵێ بەڵگەمان هەیە فەرمووە باشە تۆ دوکانتە بووە بەڵێ باشە پێم پێشتر لە دەراخانەی بم دوکانم هەبوو هاتن قفلیان لێدا دوکانێک وتیان لە چۆلی کرد چۆلمان کرد چوین لە محافەزەی دوکانێکیان دامێ لە بازاری ئەولا دوکانەکە چەندی دەکەن دوکانەکەی من سێمان پێشەوەی 15 دەفتەریان دەدامێ 15 دەفتەر ئەوجا دوکانێکیان دامێ ئێستا بڕۆ کەس دوو وەرەقەی پێ نادا ئەوە لێرە خەسارەنمەند بووم بە ناچاری هاتم لێرەکانە دوکانێک تۆ ئەتو یەک دقیق بڵێ ینی معقولە دوکانێک 15 دەفتەری بکات دواتر وەکو خۆت دەڵێ چەندی دەکە چەندیان پێدا وەڵا سێ وەرەقەی پێ نادا سێ وەرەقەی پێ نادەن $300 معقولە لەو وڵاتەی غەدرێکی وا هەبێ سەردانی ینی ئەو شوێنە نەکەی کە لە نێوان ئێوە کۆمپانیاکە بووە یان سکاڵە لەسەر کۆمپانیەکە تۆمار نەکە ئێمە چوینە محافەزەی کوێ محافظ بەڵێ چوومە محافەزەی وتم ئەو دوکانەی من بەکەڵی نا بۆم گۆڕن تەمەشایەکیان کردم کیان کاکەجان ئەوە دوکانەکەیە ینی محافظە پشتی کۆمپانیای گرت بەرێ بەم شێوەیە بەم شێوێتەوە ئەلم بازاری نیشتیمان ئەوجا هەستاوم دوکانم کرد وەڵا پارام کردو تا ئێستا تەکریبە پێشەر دەفتەریش قەرزارم ئەگە برایەکەم نەبووایە ئەمنێتە لەسەر زادەی کردوکەوە ئەمرم 53 ساڵە لە تەمەنی خۆم ئەو دوکانم کردی لە ناو دەراخانەی دوکانەکەیان لێ تێکدام ئەو زاچوم لە محافەزەیکەوە دوکانم قەرەبووم کەنەوە قەرەبەکە شوێن جوایان دامی ئێستا وەرە جەناب دەگەن مشتری وەرە بە دوو وەرەقان دەشەو ئەم قسەیە ڕاستە دەڵێ کەسێک پشگیریمان ناکە بەێ من بیدایەتی بازار نیشتمان 2009 هاتمە ئێرە طبعا ئەو دوکانەنان بە قسدا زۆریان فرۆشتەما گوتەکە کە ماگمەمان قستی خۆ دەدوات بازارەکە بۆ پێشتری بیداد و شیرەکراوە ئەوانەم جار تۆ دوکانت کڕی بەێ تەمانم دوکانم کڕیا بە قست بوو دوای تەمان بۆ چێگە قستەکە تاخیر کردبەیە لۆ نمونە دەشیان گرتی دەیانگۆ کری تاخیر کردیا یان قستەکەی تاخیر کردیا یان زەریبەی داتە سەر دەیانگۆ پارەمە لە باغ وەرگتیا مەقصد لۆ نمونە 50 وەرەقەدا ئاگاش لێ نەبووە کە کرێک مان کە تاخیر کردبەیە دەبوو 7 وەرەقە لەسەرت چۆن وایە برای خۆم دەزانی کووە احتیمالە نەبوو ئاگاتە لێم بەرە ئەمە نەناو وەزعەکەینە ئێستا لۆ نمونە ئەتو یەکمان کریمەدا دووەم ماک تابلیغەکە لۆ دێتن دەبێت و کرێکی دێگەنا کارەباکە لەسە دەبڕێ هەتا نەچی کرێکی بدەیت بەڵام ئەوە مافی ئەو نیە کرێ بدەیمان کاکە لۆ نمونە دەڵێ کاکە من دوکانم هەیە بە کری دەدەم ئەوە خاوەن مڵک کری گوێ لێ برای خۆراگرێت کەس نێگوتە کری نادا کەس نەیگوتیە بەڵ ئەو کابرا ئێستا سارەکەم بەردەوام لەسەر زەر خەڵک دەڕواتە کابرا دەی ئەو مانگەم نییە سەبرەکەم لەسەر برە مانگەشکێ دەیدەم پێش ئەوەی ئەوە قسەکەی وی وەگرن دەستی کارەباکە لەسەر کوژێنەوە بڕۆ کرێکەی بدا ئەو جا کارەباک لە چ دنیا ئێستا شخصێ جیرانی خۆمە کرێکی خانی حەوت ماگە کرێنە کابرا ناتە پێش دەکەش کاکە وەڵای وەزعم خراپ تۆ گرێ بەستر لەگەڵ نەکردووە ڕازی نەبووی بە شەرت و نانە تشتیوانی دەزانی کۆ ئێستا لە هەموو دنیاە لەو بازاڕی هەولێرش گەڕێ کابراک هەیە 4 ماگە 5 ماگەش کرینێدایە
بەڵام نەکە کارە باشی لەسەر بڕایە نشکاتشی لێکرا لە محکەمە کێشتانەوەیەوە بەرێ یعنی بەس یعنی ئێستا من لون من ئەو مانگەی نێدەم پاش 6 ڕۆژکە کارەبایەکە لەسەر دەبڕێتە کرێکەی نەدەی ئەمە کارەبایەکە نایدێت باشە بابزانم ئەو یەک ببورێت خۆ بە ئێوە دوکاندارن پێم بڵێن چ کێشتان هەیە وەکو دوکاندار کێشە ئەمە دوکانداری مەسەن سەرێکوانە ئەو هەڕاستیانش زۆر مشکلە بۆمە پاکردی ئەوانەی سەرزادەی ئەوانەی عربانسیان ینی ئەو مەزەر ئێستا تو بڕۆ ئەو کاملێت پێ بڕۆ ناوعشەی بازار نیشتمان تەسوورگە بزانە چی تێدایە چی تێدا ینی بزان پێت دەکرێت بستەک بڕۆی دوکاندارە باشەوە بە موافقی ئێوە نییە بەکەی دایتەوە کۆمپانیا نازان بڕۆ دەری زەبالێ زەبالە بڕۆ بزانە ئەو پاکخاوێنی تێدا نیە پاکخاوین کابرا دوکان لە ژێر زەمینێ بڕۆ بای دوو مەخزەین لە ناو عەشەی بازار نیشتوان نێشەیدانە تەقدیتی ئەو بازارەی پارک بووە سادەم نافورە بووە ئێستا تەمەشاکە کابرا بەقەت 5 دوکانی ئەشیا عرس کردێ ئەم بە $7 منە ئەو بە $7 دەفرۆشتەوە عینە سعیدی منیش ینی بە موافقی موافقەی شەریکەیە ینی ئێوە زەرمەندن پشتیە کاکە حتما پشتیە ئەگەنا معقول ئەسم باوتم دابنین ئێستا سکاڵا هەیە لە محکەمە یاننا مەتری $16 تاوان شەریکە لە بۆ مەدانەیە بەڕاستی زۆرە $16 ئێستا تاوان ئەگە دوکانێک بوونی 15 مەتربی $235 ئیزار دەدا تاوان ئەو بڕە پارێدا ئەمە داوا دەکەین زۆرە ئێستا دوکانەکەی تۆ چەندە ینی مانگانەکرد $232 دەدەم پێشە 6 تاوان بەدە دەفتەری $10 بەڵام 230 تۆ بە هەر کەسێک بڵێ کاکەەوە لە ناو سنتەری شاری هەولێرە بینایەکە کۆمپانیا پارەی سرف کردووە پارەیەکی ینی پارەیەکی زۆر نییە دەڵێ کاکەمەران ئەمە هەموو دوکاندارەکانی تفاقمان ئەوەیە سیستەمی ڕێخستنی بازارمان دەوێت ئەو بازارە ڕێخستن نییە جاری یەکەم ئەو شەریکە کە دروستی کرد بە ناوی شەریکی شەرق لاوس تقریبا نزیکەی 1500 کەسی قۆر بڕی 3 دەفتەر و 4 دەفتەر و 5 دەفتەری لێوەکە چۆن وایە گوتی دوکانتان دەدەمێت لە بازاری نیشتیمان بازاری نیشتیمانی هەمی فرۆشتەوە هینای لە بەشی ئافرەتان داینێ دوکانەکان نەڕێ هەبوو نەیچە بۆ هەمی بە 20 وەرەقە و 30 وەرەقە و دایەوە عالەمی تر باشە ئێوە پێشتر کڕیار بوونە بە 2 دەفتەر بە 3 دەفتەر بە 4 دەفتەر بە 4 دەفتەر باشە دواتر دوکانەکە تا وەرگریان ئەوجە دواتر دوکانەکەیان بە فێرداینێ چۆن گوتی کاکە وەرە عقدمان لەگەر بکەن ئەو دوکانانە بە پێی بازار پنجم بازار بەوە پارەتان لێوەردەگرین ئەو کاتی هەموو عقدەکان ئێسان لێ پێێتەوەکە کردین تەنازول کردین دوایی بە هەمان شێوە هاتەوە گوتی کاکە کرێم دەوێت بابە کرێ نییە بازار نییە 2000 ینی ئەمە قسە بۆ ئەمە پێی گرێبەست بووە ئەوە بە قسە بوو ینی گرێبەست نەبووە بەزە تاقدەکان تەنازولی پێکردنی عقدە قەدیمەکان عقدە قەدیمەکان تەنەزوڵتان کرد لە ڕێی محکەمەوە باشە سکاڵاتان تۆمار کردووە لە محکەمە سکالەکە چییە سکالە زۆر گازاندەمان کردو حکومت دەیانگۆ ئەمە حکومەتمان لە پشتە و هەمووشمان لە ینی بە ئاشکراوەیان هەر دەیانگۆ ئەو شەریکە بە ئاشکرا دەیان بە ئاشکرا حکومەت لە پشتما و دوو ڕۆژ کرێت تاخیر کەی کارەبا لەسەر دەکوژێنەوە بزانم بە چ قانونێک دەتوانی کارەبا لەسەر کوژێنەوە کارەبا لەسەر دەکوژێنەوە بڵێ باشە کێشەتان تەنیا وەرگرتنەوەی دوکان بوو یان فرتوفێڵەکان بوو یان ئێستا لەسەر کرێ لەسە هەموو شتێکە بەڕاستی وەک یعنی ئێستا هەموو شتێک یعنی بۆ نمونە حکوومەت بڵێ کێشەکەی چێ کێشەمە کرێ بڵێ زۆرە بڵێ کرێما زۆرە چەندە بۆ نمونە مەتری $16 دوای دوکانەکان مەترەکانی تەواو نییە مەسەن دوکانی لە واقعدا 20 مەترە $16 باش نییە $16 باش نییە بۆ بازاری ئەمڕۆ بەڕاستی بازارتان نییە بڵێ بازارمان نیە کا بازارتان نییە ئەگە ئافرەتێک ئینسانێک وێرا بچیت ناو دوکانەکەی ئەم چی بتوێ قەردار بن باشە ئێوە زەرەرن ئێستاکە ئیشتەکە والله زەرەدی لەسەر زەرەر کار وڵا لەسەر زەرەر دەڕۆین لەبەرەوەی ئێستا ئیش و کار نەماوە ئێستا کرێەکەی من 13 وەرەقەی دەدەم مانگی 13 وەرەقەی دەدەم بەویستی خۆت بەویستی خۆت سێ ناچاری تو بەویستی خۆت نیە ئێستا لە نیشتیمان کرێ من 5 وەرەقە 5 وەرەقە بم هاوتەریبی نیشتیمان باشە بۆ خۆت هاتێ ئێرە یان بە ناچاری ناویانی نا بە ناچاری سێ ئینسان هاتوو بۆ کەسابەت هاتووە باشە ئێستا بۆ دەردەینی ئێستا بۆم دەرنایان ئێستا دوکان هەیە لە بازار هەر لە ڕێزی من بە 5 وەرەقە 5 وەرەقە باشە تۆ پێم بڵێن یانگە ئەگەر کێشەتان لەگەڵ کۆمپانیا هەیە حکوومەت لە چێوەی چارەسەری ئەو کێشەیە خۆ لە وڵاتە محکەمە هەیە ینی حاکم هەیە بۆ قورعان لە وڵاتە هیچ قانونەکە سکاڵاتان تۆمارمان کردووە هەتا چێ دەکەن بەڕێزی نەوزادادیش عینەن هیچی بۆ نەکرد ئەم عقدی قەدیمشم هەیە عقدی قەدیم ینی 2003
پاشەوەی جێبستی کێشە و گرفتەکانی بەشێک لە دوکاندار و کرێچەکان بووین هەوڵ دەدەین بچینە لای خاوەن کۆمپانیا یان نوێنەری کۆمپانیەکە داونتاون ئەربیل بابزانین وەڵامی ئەوان چییە ینی کێشەکان بەلای ئەوانەوە چۆن سڵاو ڕێز چۆن باشن ئێمە بە دووەدا چونمان کردووە بەشێک لە دوکاندارەکان گلەی دەکەن لە ئێوە دەڵێن کۆمپانیەکان بە شێوە لە شێوەکان ئیستیغلالمان دەکەن لە مەتر دوکانێک 6 مەترە دەڵێ 12 مەترە کرێی زیاتر لە ئێمە وەردەگرن ناشتیوان یاست ئەساسینەوە مۆزوعەیە ئەوە قیاسی هەندەسی پێدەگوترێت لە هەموو کۆمپانیایەک مهندسمان هەیە بەو شوەیە کە دەخەملێن درێکووە بەو شێوەی دادرێن باشە بەڵام دوکاندار هەیە دەڵێ دوکانی من لە دەڕەخانەی کۆن بە 15 دەفتەر بوو ئێستا کۆمپانیا دوکانێکی داوەتە من بە $200 چۆن یعنی $200 کەس پارەی پێ نادا شتیوانە کە کامەران یعنی دوکان بە 15 دەفتەر ئێستا دوکان هەیە بە 7 دەفتەر لە نیشتمان یعنی حیسابی ئەوتان کردو لە ڕابردوودا کەمە بەچەندی بووە و ئێستا بەچەند ئەو کاتی جیا بوو ئێستاش جیا یعنی بە خۆ دەزانین زۆرۆفەکەی اقتصادی بە خۆ دەزانی هەندێک خانی هەیە بە 30 دەفتەری ئێستا بوویتە 10 دەفتەر بەڵێ باشە بەشێکیان دەڵێن کاکە ئەو کۆمپانیایە بە عاشکرا تهدیدمان دەکەن دەڵێن کارەبا دەبڕن لە سەرمان ناهێنن قسە بکەین بۆ میدیا ئەسڵ و ئەساسی نیە شتانە میدیا ئازادن و بزانم چینە گۆ مقابلتان کردێ کەس بەم گوێی گوتێمە چوون لە هەمان کات ئەمە هیچ ئەومان نیە بڵێن کارەبا دەکوشێنەوە بەڵام ئەوان ئیستیغلالی شەریکەش دەکەن لۆ نمونە دوکاندار هەیە 5 مانگ 6 مانگ کرێی نادا یعنی کرێکی هەیە بۆ 5 مانگە کرێی ئەستا لۆ نمونە ئەو برادرە هاتە ژێرەوە بەرپرسی ژمێریاریە بە حەز دەکەم ئەویش قسە بکاتن لەسەر ئەو مۆزای کا خەبات بەس لەسەر ئەو مۆزعی کە حەزم لێت داخل بکەین مداخلەی ئەو مۆزع بکەیت جەنابەت ئیجار وەردەگری وەرێ باشە سەبارەت بە ئیجار بەڕاست دوکاندار هەبوو 5 مانگ کرێی نەدابێت بەڵێ ئێمە لە نیشتیمان هەمانە زیاتر لە 5 مانگ پارێ نەداوە 5 مانگ کرێ زیاتر لە 5 مانگ هەمانە ئێستا حالیان هەمانە 18 مانگ بۆ نمونە لە سەرێتی شەریکە ئاسانکاری بۆی کردووە هەرمانگی 2 کرێ لێ وەرەگرین ینی بەڵێ ئاسانکاری بەڵام ئەو ئێستا تۆ لەگەڵ ئەو دوکاندارە قسە بکەی قسە دەڵێ کاکی من دوکانێکی داوەتە من لە ژێر زەمینەکە چێشکەش بەوێ دانا ئەزانی چۆن ئێمە لە بازار نیشتمان مووقعمان زۆرە ئەو شوێنانێک کە خەڵک هاتووی لەسەر نیە هاتووی لەسەر نییە هەمانە لە بیت لەوەتی کە وەری گرتو عەقدەکەی بەناوە تای سەکرێنەدا 100 مانگ قەردارە بەڵێ هەمانە زیاتر لە 20 دوکانمانەیە 100 مانگ قەردارە شەریکەت دگانی بەخۆیان گرتو تا ئێستا ئیجراعاتی نەکردو لەگەڵ هیچ کرێچێکی زۆرتان هەیە قەرزارتان بەڵێ کرێچمان زۆرە یعنی حیساب بڵێم سەرووی 30 دوکانمانەیە 100 کرێ بەسەرەوە قەردار ئەمانە کۆمەڵێک خاوەن مولکن ئەمانە کرێچی نین خاوەن مولکن بەڵام ئەم پرۆژانە وەکو خۆیان پێشتر باسییان کردووە بۆ من کە مولکێکی زۆریان هەبوو پێشتر چەندین دەفتەر پارەی کردووە پڕبەها بووە بەڵام بەهۆی ئەو پرۆژانەوە ئێستا چەند ساڵەوانە تووشی زەرەر بوونە من حەز دەکەم لە زاری خۆیانەوە جێویستی کێشەکانیان ببوون بەڕاست ئێوە ینی لە پێشوودە مولکەکانتان پارەی باشی دەکرد ئێستا تووشی زەرەر بوونە بەڵێ تووشی زەرەر بووینە زۆریش لە 2014ەوە ئەو چارەوە عفوەن ئەو 15 ساڵە ئەو ملکانەیمە هەمووی سقوتی کردیە چەند مولک دەبێت وەڵا ئەوە یەکیانە ئەوە یەکیانە مستحيل ملكه ما صاحب ملكه مستحيل ملكه وانا انا والله زوله اما انا والله لسطه نوتو بين زير معنا اي ما تشيبشين كوي ابو ما يفصل كردو لا داون تاون باشا تو بين بڵێ پێشتر تەفاهمێک نەبوو نەیان گوت کاکە وەرن دانیشین با قسەیەک بکەین باو پیاوە بڵێ کتابە دەستێوەتی ئەوە کتابەکەی موافقەی چۆی هیناوە لەگەڵی قسە بکە بنان چی کردووە باشە ئەم ینی ئەم پرۆژەیە بە حیساب بۆ ئێوە خێر و بەرەکەت بێت کاکامەران ئەمە ئەوە لە 2004ەوە ئەو بازاری لەنگە لێرە بوو بازارەکان تێکدا علەساس ڕێگامان بۆ بکەنەوە کەچی دیوارەیان دروست کرد 11 مەتری قۆڵ کردی و مەشروعە
نزار حنا داون تاون ڕێگای لە مەقاتە کردێ پاشان ئەو دیوارەشی کردیە سیارەش نایە ئەمە پاسان منکانمان چۆلە زەری بەش دەدەین دابراوی لە دنیا 156 دوکانین حەسری کردی 150 بۆ 200 دوکانە 17 ساعت خاوەن ملکی 150 هەتا 200 دوکان ئەلێرە بژمێرە تا لە سۆتەوە بازاری پیرەژانی کۆن 200 دوکانی 200 دوکان ئەو پیاوە بەتەنیا 30 دوکانی هەیە 30 دوکانت هەیە پێشتر بەکرێت دابوو ئێستا هیچ کری ناک هەر قەپاتە ئەوە هەموو قەپاتە 15 ساڵ ئەم دوکانانە بەم شێوەیە قەپات 30 دوکانی هەیە باشی ڕقەمان مرد بەڵێ کە مرچی مر 300 دەفتەری دەکرد ئێستا 30 دەفتەری ناکە 30 دوکانم 300 دەفتەر ناهرۆ دامێ مەسول پرۆژەکەی ئێرە هەرمەتری 45 وەرەقە 300 دەفتەر ئێستا 30 دەفتەری ناکە کەس نایکڕێ نەگەوە حەسری کردیا ئێستا تعدای لە شارەوانی کردی ئەو پرۆژەیە بەچێ تا دەفتەرم زەرەرە بەڵێ ئەی تۆ چەند زەرەر والله بە حساب نایە والله قورآن بحساب بس بۆ خۆتان ژمارە دەرێنی ناوەڵی من 100 دەفتەرەکە زەبەبی زەفرە بتفرۆشمێ 100 دەفتەری دەکرد 200 متر 207 دوکانە وازیان 7 متر نیوە 7 متر نیوە ئەرێ وەڵا حەزیە توش دەرێت ئەرێ وەڵی من 4 دوکانە مڵکەم هەیە 245 مترە ئێستا هیچ پارە ناکات وەرەوا لافتەکەی پێ وەڵایەکی ناتۆ بڵێ بە چەندێکە وەڵا پێشتر چەندێکە 25 وەرەقە 30 وەرەقەی هەر متر دەیکرد باشە ئێوە بزنس دەزانن حاکم دەزانن کەسێک غەدر بکە محکەمەیە نەچکەمەم کرد کاکامە شکال 10,000 حاکمات هێرە قەرزدارش بوومەوە گوتیان تەجاوزی نەکردێ پاشان چوومەوە تاپۆ بەلەدەی مەسەحمینا کۆڵانەکە 8 متر 6 متریەوە دزیوە لێمان حەفری کردووە بژمینە بەسای خۆت یعنی ملچێوەشی بردو کۆڵانی بێ کۆڵانی ئەتی بۆ کۆلاسە بە وێدا کۆڵان برنەکە ئەوە دیوارمانە سەرڕای کۆڵان برنەکە دوو جادەی ڕئیسی ئێرە و ئەو لای بازاری شێخەڵای کە دێ هەتا ئێستا زەری بەشمان لێسی دوکانەکان قەپاتە زەری بەشمان لە سەحسابان زەری بەعقار ئەمە ئێستا بەخۆم لەوانەیە 20 میلیۆن قەرزام لە قەهران نایدەم 20 میلیۆن هەفت دوکان هەموو ساز زەری بەم لە سەحساب پاش 270 دەفتەر زەرەر هەموو دایرەکانمان کردیە ئەو جەماعەتێکە چارە سەر نابی کاکە و کەشە بوو بەچی مافی ئێوە نییە حکوومە شەقامتان بۆ ئاخر قسم داوا دەکەین لە حکوومەت بن خاوەن شکۆفیلەکەت بۆستێنە خلاص هیچکەمان نارێ خاوەن شکۆفیلەکەت بەستەوە ئالە فەوتا خاوەن شکۆفیلەکەت بەستەوە تەواو ئێوە ئێستا هیچ شتێکتان لە دەست نەماوە ومێتان بە کوردستان بیشتار و بە کابینەی حکوومەتی ئێمە لەگەڵ بەشێک لە دوکانداران و کرێچیانی بازاری نیشتیمان بازاری داونتاون کە لە سنتەری شاری هەولێرە گفتوگۆمان کردووە باستەوە دەکەن کە چەندین ساڵە گرفتێکی زۆریان هەیە بەڵام کێشە لای کرێچی ئەوەیە ناوەڕۆکەکەت چییە چۆن مافی ئەو دەستە بەردەکرێت ماف چییە ینی چ مافێک دەدرێت بە هەموو کرێچێک مافی دەستەبەر دەکرێت بەپێ ئەو گرێبەستی کە لە نێوان خۆی و خاوەن ملکەکە ئەنجامی دەداتن ئەو گرێبەستە ینی محەکی سەرچیە مافی هەردوولایەن دەپارێزیتن هەم لە بۆ خاوەن ملک هەم لە بۆ کرێچیەکە ئێستا بەپێی یاسای بەکرێدانی خانوبەرە خاوەن ملک ناتوانانی کرێچەکەی دەرکە مادەم مستەمەڕ لە دانی کرێەکەی هەتا کرێی بەردام ببیاتن بەبێ تحدید ینی بەخۆی عقد تەنزیم دەکرێتن یان لە بۆ ساڵک ئەگە دیاریش نەکرێت لە بۆ ساڵەکە ئەگە لە بۆ هەتا 30 ساڵیش دەتوانێت خاوەن ملک بۆی هەیە ئەگەر بێت و ینی کۆمپانیایەک کرێچیەکەی لەسرە مانگە چەند ڕۆژێک کرێی تاخیر بکە یان مانگێک کرێنەدا کارەبای لەسەر بکوژێنەوە بە شێوەیەک بڵێ بڕۆ نەخێر مەسلەی کارەبا ناتوانانی کارەبای لەسەر بکوژێت ناتوانانی ئاوی لەسەر قەتعەکە بەڵام تەنها یەک شتێ دەتوانی کرێدان بەپێی یاسا سەلەفەن دەبدرێنی پێشوەختە دەبی کرێکە بدرێت مەسەلەن سەری مانگ یەکشی مانگ دەبی کرێکە بدرێتن بەپێی یاسای بەرکار ئێستاکە خلالی 7 ڕۆژ دەبی کرێچەکە کری خۆی بداتە خاوەن ملک باشە جەنابی حاکەم ینی ئەو دوو بازارە دیارە ژمارێکی زۆر لە کرێچیانی هەیە ئێمە قسەمان لەگەڵ کوردون بەدەیان لەوانە کێشەی گەورەیان هەیە دەڵێ ئێمە ڕوومان لە دادگا کردووە سکاڵامان تۆمار کردووە چوینەتە لای پارێزگار بەڵام کەس بەدەنگمان نایە کۆمپانیاش لە سیاسەتی خۆی بەردەوامە بەپێی بازار نرخی کرێدانانێ وەک گرفتێکی زۆری بۆ دروست کردووی بۆ مەسلەی نرخی کرێدانەکان ئێستا وەک گوتمەوە قانونی بەرکار ئێستاکە
دەتوانی هەر ساڵ گرێبەست کە ئەنجام درراوە لە تاریخەک لە سڕێکەوتەکە ئەنجام درراوە بۆ ماوەی پاش 4 ساڵ دەتوانی داوای بڕندکردن و کەمکردنی بکە هەر لایەنێک سکرێتی چ خاوەن ملک بە ڕێژەی 120 زیاتر نەبیتن مەسن هەر 4 سال دەتوانی تەنزیمی کرێکەکە کەواتە ساحب ملک بۆی نییە بە کەیف خۆی نەخێر بە کەیف خۆی نییە خەملاندنەوە لە ڕێگەی لیژنەی ضریبەی عقار لیژنەک پێک دێنرێتن ئەو تەخمینی کرێکەکەی دەکا سەرەتا کە تەخمینی کرد ئەو کرێە پاشان ئەگەر هەردوو لایەن ڕازی بوون ئەوە تاوە ئەگەر ڕازی نەبوون لە خلالی 15 ڕۆژ تانە لێدەن لە پێش دادگای بەرایی هەولێر یان هەروە دادگای تایبەتمەند تانە لێداتن لایەنی چەندریان بەو کرێ ڕازی نیما چ زۆربی چ کەم بیتن لیزنەی خۆی تەرخان دەکاتن و سەر لە نوێ کرێ دادەندرێتەوە محکەمە دیاری دەکات باشە کەوای ئێوە بە کرێچەکان دەڵێن دەکرێت هەر کەسێک سکاڵای هەیە لە خاوەن کۆمپانیا دەتوانن بێن سکاڵ ئەو یەکەم جار ئێستا ئەوی کێشەی لەسەر نرخەیە گرێبەستەکەشی 4 سالی بەسەدا تێپەڕیا دەتوانێت تەڵەبێکی تەقدیمی زەریبەی عقارکە لیژنیان هەیە سەر لە نوێ دەخەملێنەوە کری نوێی بۆ دادەنێن ئەگەر لایەنێک ڕازی نەبوو بەو کرێی کە زەریبەی عقارداینایە دێتانە لێدا لە پێش دادگای ئەو کرێدا دەندرێت دەبتە کرێی کار پێکراوە. بەشێکی زۆر لە دوکاندارەکان باسییان لەوە دەکرد کە چەندین ساڵە کێشە و گرفتیان لەگەڵ خاوەنی کۆمپانیاکانی داونتاون و بازاری نیشتیمان هەیە لە دەرگای دادگایان داوە لە دەرگای ئەنجومەنی پارێزگای هەولێر و پارێزگاری هەولێریان داوە بەڵام ئەمە چەندین ساڵە کێشەکانیان بە هەڵپسێردراوی ماوەتەوە هیچ چارەسەرێکیان بۆ نەبووە. خاوەن کۆمپانیەکانش پێیان وایە کە ئەو مامەڵەی لەگەڵ کرێچی و دوکاندارەکان کردویانە بەپەی گرێبەستەکە بووە هیچ مافێکی ئەوان پێشەڵ نەکراوە. سەبارەت بە کێشە و گرفتی کرێچی و خاوەن کۆمپانیاکە دادگا دەڵێت ئێمە یەکلاکەرەوەی ئەو پرسین هەر کەسێک سکاڵای هەیە بابێ لەمە دووە تۆماری بکات ناهێلین هیچ یەکێک لە کۆمپانیا و خاوەن دوکانەکان مافیان پێشێڵ بکرێت. ئێمەش بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین و تا دەگەین بە چارەسەر تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.